هەردوو وڵاتی فینلاند و سوید پێکەوە پاش ئەو نیگەرانی ئاسایشیانەی هەیان بووە لە کامی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکراینادا داوای فەرمی خۆیان خستووەتە بەردەم هاوپەیمانێتی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵانتیەوە تا ببنە ئەندام. هاوڕاییەک لە نێوان 29 ئەندامی ناتۆدا هەیە بۆ پەسەندکردنی ئەو دوو داوای ئەندامێتیە، بەڵام هەر هیچ نەبێت تا ئێستا تورکیا قایل نییە و وەک دەڵێ نیگەرانی ئاسایشی هەن. ئەنکەرە دەڵێ ئەو دوو وڵاتەی ئەوروپا پشتیوانی لە تێرۆریزم دەکەن وەک ئاماژەیەک بە پارتی کرێکارانی کوردستان و دەژڵێت بوشنەتە میوانخانەیەک بۆ داڵدەدانی تێرۆریستان بە ڕێکخراوەکەی فەتحوڵڵا گولەنیشەوە. تورکیا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ڕێگر بوو لە بەردەم دەنگدانی بەرایی ئەندامانی ناتۆ. ئەو دەنگدانە تایبەت بوو بۆ دەستپێکردنی پرۆسەی ئەگەر و نەگەری پەسەندکردنی فینلاند و سوید لە ناتۆدا. هەر لەم سەروبەندەدا وڵاتی بەریتانیا هەموو ئەو کۆتوبەندانەی هەڵگرت کە لە مانگی 12 ڕابردوودا دای نابوون بۆ ڕێگەگرتن لە هەناردەی کەرەستە و ئامێرەکانی بەرگری بۆ تورکیا. دەبا بپرسین ئەم سەرسەختیەی تورکیا لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا دەیکا چەندێک لە بەرژەوەندی رووسیای ڤلادیمیر پوتینە؟ ئایا کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەم جارەش هەر هیچ نەبێ بەشێ لە کورد دەکاتەوە بە قوربانی لە پێناو سەودایەکی سیاسی و ئاسایشیدا؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسیاری تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. سەرۆکی فینلاند و سەرۆکوەزیری وڵاتی سوید پێکەوە سەردانی واشنتنیان کرد و لەگەڵ سەرۆکی ئەمریکا و گەورە کاربەدەستانی تری بەڕێوەبەرایەتی و ئەندامانی باڵای کۆنگرێسی ئەمریکادا کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی ئەندامێتیان لە هاوپەیمانێتی ناتۆدا. بە شانازیەوە بەخێرهاتنتان دەکەم و پشتیوانی بەهێزی ئەمریکایان دەخەمە بەردەم بۆ ئەو داوای ئەو دوو وڵاتە کە خاوەنی دیموکراتیەکی مەزن و دوو هاوبەشی خاوەن توانایەکی بەرزن تا ببنە ئەندام لە بەهێزترین و تۆکمەترین هاوپەیمانێتی بەرگری لە مێژووی جیهاندا. دوو وڵاتی زۆر جێی شانازی و سربەخۆ مافی سەروەرانی خۆیان بەکاردەهێنن وەک چۆن هەموو وڵاتانی تر هەمان مافیان هەیە بۆ بڕیاردان لە ئاسایشی خۆیان. بەڕێوەبەرایەتی ئەمریکا پشتیوانی داواکانی ئەم دوو وڵاتە دەکات و وەک پێویستیەکی گرنگیش لێی دەڕوانێ بۆ پاراستنی ڕەوشی ئاسایشی ئەوروپا بە تایبەتیش ناوچەکانی باکووری ئەو کیشوەرە. سوید و فینلاند دامەزراوەی تۆکمەی دیموکراتیان هەیە، لەشکری بەهێز و ئابوووریەکی ڕوون و ئاشکرا و بەهێزیشان هەیە و هەروەهاش هەستێکی باڵای مۆراڵی کە دەزانن چ شتێک ڕاستە. جا دوو ئەندامی نوێی ناتۆمان هەبێت لە باکووری ئەوروپادا ئەوە ڕەوشی ئاسایشی هاوپەیمانێتەکەمان باشتر دەبێت و بێلەوەش هاوکاری ئاسایشی لە ناو هاوپەیمانێتەکەماندا قوڵتر دەبێتەوە. لە کۆنگرێسی ئەمریکاشدا هاوڕاییەکی گشتی دیموکراتەکان و کۆماریەکانیش هەن تا بە خێرایی داواکانی فینلاند و سوید پەسەند بکرێن. ئازایەتی ئێوە بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکاریەکانی رووسیا بووە تەوانەیەک و سەمبولێک بۆ جیهان. وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەران جێی شانازیمە پشتیوانی تەواوەتی ئەو داوایانەتان بکەم تا ببنە بەشێک لە ناتۆ کە گەورەترین هاوپەیمانێتی بەرگریە لە مێژووی جیهاندا. ئێوە هەمیشە کاری هەمەلایەنەتان کردووە بۆ ئاشتی و دیموکراسی و گەشەکردن. لە ئیستا بەدواوە وەک ئەندامی ناتۆ ئەو کارانەتان فەرمیانەتر دەبن. هەرێکێک لەم دوو وڵاتە کە چەندان ساڵە نیگەرانیمان لە رووسیا هەبووە ئامادەن ببنە بەشێک لە ناتۆ. گەشەکردنی بەرهەمی ناوخۆی فینلاند لە سەدا 2 و هەروە سویدیش خەریکە دەکاتە لە سەدا 2. هەردوو وڵات لەشکری سەرکەوتویان هەیە، زۆر سەرکەوتوتر لە لەشکری هەندێک لە وڵاتانەی ئێستا ئەندامی ناتۆن. هەر بۆیە زیادکردنی پڕبەهان بۆ ناتۆ. ئەوەی دەیانەوێت بیزانن ئەوەیە ئەم پرۆسەی پەسەندکردنیان چەندێک دەخایەنێت. جامنیش پێم ڕاگەیاندون ئامانجی ئێماوەیە تێکڕایەک لە نێوان کۆماری و دیموکراتەکاندا هەبێت و چەندێکیش بکرێت بە خێرایی ئەو پەسەندکردنە بکرێت. سەرۆکی فینلاند و سەرۆکوەزیری وڵاتی سوید جەخت دەکەنەوە لەوەی شەڕی ئۆکراینە کاریگەریەکانی ئەو شەڕەش هۆکارێکی گەورەی ئەو خواستەیانە بۆ بوون بە ئەندام لە ناتۆدا و وابەستەی هەموو ڕۆژۆن و
یاسا و ڕێساکانی ناتۆش دەبن. سوپاس بۆ ئەمریکا کە هەمیشە پشتیوانمان بووە. هەر لە سەرەتا ئەم شەڕەوە زانیمانباری ئاسایش لە ئەوروپادا، لە باکووری ئەوروپا، لە فینلاند گۆڕانکاری بەسەردادێت بەهۆی ڕەفتارەکانی رووسیاوە. لە یەکەم خولەکەوە ئەمریکا هەڵوێستی پشتیوانکارانەی هەبووە و تێگەیشتنی هەبووە لێمان و ئەو تێگەیشتن و پشتیوانیانەش هاندەرمان بوون. ئێستاش بە هاوپەیمانەکانمان دەڵێن دەبینە هاوپەیمانێکی جێی متمانە کە هەموو بەرپرسیارەتێکی خۆی دەزانێت و توانایەکی زۆریشمان هەیە بۆ بەهێزکردنی ناتۆ. رووسیا و هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا کە وڵاتێکی دۆست و دیموکراتیە خاڵێکی وەرچەرخان بوو بۆ وڵاتی سوید. دوای ئەو هێرشانەش وتوێژی درێژخایەنمان هەبوو لەسەر بژاردەکانی ڕێبازی ئاسایشی خۆمان بۆ ئایندا. بڕیارماندا کە باشترین ڕێگا بۆ بەرەو پێشچوونی سوید دەست هەڵگرتنە لەو 200 ساڵە بێلاینی هەمان بووە و ببینە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆ. سەرۆکی رووسیا ئاگاهی دەدا لەسەر ئەندامەتی ئەو دوو وڵاتەی ئەوروپا و ئاگاهیەکی تونتریش دەدا ئەگەر بێت و ستۆکهۆڵم و هەلسنکی ببنە بنکەیەکی بەرفراوانی لەشکری بۆ هاوپەیمانێتی ناتۆ. سەبارەت بە گەورەکردنی ناتۆ و وەرگرتنی فینلاند و سوید، هاوکارانی عزیز دەمەوێت بە بیرتانی بێنمەوە رووسیا هیچ کێشەیەکی نییە لەگەڵ ئەو وڵاتانەدا، چونکە ئەمە هیچ هەڕەشە و مەترسێکی دەستبەجێی نەخاتە سەر رووسیا ئەگەر ئەو وڵاتانە بچنە ناتۆوە. بەڵام بەرفراوانکردنی ژێرخانی لەشکری لەو ناوچانەدا دەبێتە مایە وەڵامدانەوە. بڕیاری ئێمەش بۆ ئەو وەڵامە دەکەوێتە سەر ئەو مەترسیانەی دێنە ئاراوە. وەک ئەماژەی پێدەکرێت دەشێت پرۆسەی پەسەندکردنی ئەندامەتی ناتۆ بۆ هەردوو وڵاتی سوید و فنلاند نزیکەی 1 ساڵ بخایەنێت. ئەم دوو وڵاتەی ئەوروپا تەنانەت لەسەر وەختی شەڕی ساردا قایل نەبوون بەوەی ببنە ئەندام. لەم هاوپەیمانێتیەدا وەک دوو وڵاتی بێلایەنمانەوە لە ململانیەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوادا. ئاندرۆ پستۆلۆ شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە بەڕێزە پستۆلۆ خاوەنی گەلێک شیکردنەوەی تایبەتە لەسەر بابەتە هەنووکەیەکانی جیهان بۆ نێوەندەکانی ستراتیژدانەر لە ئەمریکا. ئاندرۆ سپاس و پێزانین بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەندامەتی هەردوو وڵاتی سوید و فینلاند لە ناتۆدا چ شتێک لە ڕاستیەکانی شەڕی ئۆکراینە دەگۆڕێ؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەت لە بەرنامەکەتدا و هەمیشە خۆشحاڵم. لە پەیوەندی بە گۆڕانکاری لە ناتۆدا ئەوە گۆڕانکاریی بەرچاو دەبێت وەک بایدن دەڵێت بەرەی باکووری ناتۆ تۆکمەتر و بەهێزتریش دەبێت. پێشتریش بڕوامان وها بووە کە سوید و فنلاند لە قەیرانەکاندا لەگەڵ ناتۆ دەبن. ئێستا جیاوازیەکە لەوەدایە کە دەچنە ناو ئەم هاوپەیمانێتیەوە. هەردوو وڵاتەکە لەشکری گەوریان نییە. لە ڕاستیدا سوید بۆ نمونە لە کۆتایی شەڕی ساردا لەشکرەکەی خۆی بچوو کردەوە و بە ڕێژەی لە سەدا 80 یان 90، بەڵام دواتر بنیادی نایەوە بە توانایەکی گەورە و هەروەهاش بە تایبەتمەندێکی ئاسبەرزیشەوە. هەر بۆیە بەبێ هیچ گومانێک بوونی ئەو دوو وڵاتە بە ئەندامی ناتۆ پەرە بە توانایەکانی ناتۆ دەدات. پێم وایە دیمەنە گەورەکە لێرەدا ئەوەیە چەند ساڵێک لەمەوە بەرمان لێیادە کاتێک سەرۆکی فەڕەنسا وتی ناتۆ بە مێشک مردووە، هەرچەندە وەها نەبوو. ئەوە تا ئێستا ڤلادیمیر پوتین سەرکەوتوو بوو لە بوژانەوەی ناتۆ. ئەم هاوپەیمانێتیەش بۆتە هێزێکی داینەمیکی و کاریگەر و چالاکیش. ئەگەریش سەیری ئەو پشتیوانیە لەشکری ناتۆ بکەین بۆ ئۆکرانیا ئەوە دەبینین چەند گەورەیە. بەڵام من پرسیارەکەمەوە بوو کاریگەری ئەندامێتی سوید و فنلاند لەسەر شەڕی ئۆکراینە چی دەبێت؟ لەو بڕواایەدا نیم شتێکی ئەوتۆ لەو ڕاستیانە بگۆڕێت، چونکە فنلاند و سوید یارمەتی و کۆمەکی ئۆکرانیان کردو لە ڕووی تەکنیکیشەوە ناتۆ بەشێک نییە لەو شەڕە. ڕاستە وڵاتانی ئەندامانی ناتۆ پێکەوە کار دەکەن و پشتیوانی لە ئۆکرانیا دەکەن و چەک و مەشق و ڕاهێنانیان بۆ دابین دەکەن، بەڵام لە ڕێی هاوپەیمانێتەکەەوە نییە. ئەڵبەت ئەو یارمەتیانش ناچنە خانەی کۆمەکی ڕاستەوخۆی ناتۆوە، بەڵکو هەوڵی کۆمەڵە دۆستێکی ئۆکرانیا کە نزیکەی 40 وڵات دەبن و سربەخۆیانە ئەو کارە دەکەن و بەڵام ناتۆ بەهێز دەکات و لێرەوە ناڕاستەخۆ کاریگەری دەبێت بەسەر ئەم شەڕەی ئۆکرانیاوە، چونکە وەها دەکات رووسیا سەنگی بخاتە سەر ئەو وڵاتە. جا ئەگەر رووسیا ئەو خواستی هەبێت پاشکەسێنان بە ئۆکرانیا کەشتی وەها هەرگیز ڕوونادات، بەڵام با بڵین ئاوەهایە و بڕوایان وایە سەرکەوتوو دەبێت و دواتر درێژە بە هێرشەکانی دەدات بۆ سەر وڵاتیشی ناتۆ. ئەوە دەبێت 3 جار بیری لێ بکاتەوە نەک 2 جار لەو ڕوانگەیەوەی ئەمە بەگشتی بەشێک
پارچەیەک دەبێت لە استراتیژێتی ڕۆژئاوا بۆ نیشاندانی بەرەیەکی یەکگرتو و دژ بە رووسیا ئەوەی ڕوودەدا شتێکی گەورەیە با سەیرێکی ئەو پێگەیە بکەین کە ڕۆژئاوای تیادا بوو لە ساڵی پاردا و هاوکاتی کەوتنی کابوڵ لە ڕۆژێکی پڕ لە ئاژاوە و خراپدا بووین مەبەستم ئەوەیە گێرە شێوێنێکی زۆر خراپ بوو کەچی ئێستا ئەو هەموو یەکگرتووی و هاو هەڵوێستیە دەبینین خۆ لەوانەیە ئەو بابەتەشمان بینی بێت کە دەڵێت ناتۆ خەڵاتی پوتین دەکات وەک باشترین فرۆشیاری ئەمساڵ جا ئەمەی ئێستا هەیە پێویستە وەک دەستکەوتێک لی بڕوانرێت. باشە ئەندرۆ بەڕای تۆ ئەگەر هاتوو ئەم دوو وڵاتە بوونە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆ ئەکرێەوە لێ کێ بگەین کە بڵین بەرەیەکی نوێی ململانیەکردن بۆ رووسیا دەکرێتەوە ململانەی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا زیاتر مەبەستمە. نا لەو باوەڕەدا نیم بەرەیەکی نوێ بێت هەرچەندە ڕواینێکی باشیشە تا سەیری بکرێت لەو بڕوایەدام هاوپەیمانێتی ڕۆژئاوا دژ بە رووسیا بەهێز دەکات وەک گوتم فنلەند و سوید لە زۆر ڕووە بۆ چەندان ساڵ کاریان لەگەڵ ناتۆدا کردووە و بەڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ یارمەتی ناتۆیان داوە بەڵام ئەو کاریگەری دەبێت کە دەکەوێتە سەر ئەو ڕۆژئاوایی بێبەرنامە بۆ لە پێشتردا ڕۆژئاوایەکی دابەش بوو ڕۆژئاوایە کە سیاسەتەکانی دڵنیاییان تیادا نەبوو کەچی لە پڕێکدا گەڕایەوە و بوو بە هێزێکی تۆکمە ئەمەش چونکە پوتین زیاد لە سنووری خۆی ڕۆی ئەگەر پوتین هێزەکانی خۆی لەسەر سنووری ئۆکرانیا کۆبکردایەتەوە و هەندێک داوای بێبنەمای نەکردایە ئەوە لەوانە بوو هەندێک شتی دەست کەوتایە چونکە ڕۆژئاوا هەندێک شتی دەدایە تا شەڕ ڕوونەدات بەڵام خۆشی نەیدەزانی چی بکات و چۆن ئەم شەڕە ڕوونەدات هەر بۆیە ئێستا باجەکەی دەدات ئەوەی تۆ باست کرد ڕاستە ململانێکی درێژخایەنە و بەڕاگەیاندنی ئاگربەست کۆتایی پێنایەت ئەم قەیرانە چەندان ساڵ درێژەی دەبێت ئەوەش جێی سەرنجێکی گەورەیە کە وڵاتانی ڕۆژئاوا چۆن دەخوازن بەرگەی ژانی سزاکان بگرن و پێم وایە ئەمە وانەیەکە بۆ هەموو وڵاتانی دیکە زۆر لە وڵاتانە نیگەران بوون لەو ڕەوشە بە تایبەتیش کە وڵاتانی ڕۆژئاوایان بەلاواز و جێی بەزەیی دەبینی و ئێستاش بەو شێوەیە داکۆشی لە خۆیان دەکەن. ئەندرۆ من دەگەڕێمەوە بۆلات. لە سەرجەم سی ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ تەنها وڵاتی تورکیا دژی ئەم داوایانەی ستۆکهۆڵم و هێلسینکی وەستاوەتەوە بەڵام 29 ئەندامەکەی تری ناتۆ بە ئەمریکاشەوە پێدەچێت مەبەستیان بێ زوو بە زوو ئەم پرۆسەی بە ئەندام بوونە کۆتایی پێبێت. جا بە بەڕوونی و ئاشکرایی بڵێم ئەندامی نوێی ناتۆ مەترسی نین بۆ هیچ وڵاتێک هەرگیز ئەندامی ناتۆ مایی مەترسی نییە ڕێبازی ناتۆ بەرەنگاربوونەوەی شەڕەنگێزیە ئەمەش ئەو ڕێبازەیە کە داکۆکی لێ دەکات با هیچ کەسێک ئەم ڕۆژە مێژویە بە هەڵە لێک نەداتەوە لە بەرامبەر شەڕەنگێزیەکاندا ناتۆ لاواز نەبووە یان دابەش بوو بێت بە پێچەوانەوە بەهێزتر گەشەی کردووە و یەکگرتووتریش بووە بەم داوایانەی سوید و فینلاندیش بۆ ئەندامێتی لە ناتۆدا ئەوە هاوپەیمانێتیەکەمان لە هەموو کاتێک باشتر دەبێت. بەپێی پەیڕەوی هاوپەیمانەتی ناتۆ هەر یەکێک لە ئەندامەکانی ئەم هاوپەیمانێتیە مافی ڤیتۆیان هەیە. ئەنکەرە دەڵێ هۆکاری خۆی هەیە بۆ ڤیتۆکردنی داواکانی سوید و فنلاند. Hayır derse NATO ittifakı içerisinde ئەگەر وڵاتێک بڵێت نا ئەوان دامەکانی تر دەتوانن چی بکەن ناتوانن هیچ وڵاتێکی کاندید وەربگرن لەم کاتەدا ئێمە بێ هیچ چەند و چۆنیەک نیگەرانیمان هەن بەرامبەر ئەو دوو وڵاتە و بەتایبەتیش لە بەرامبەر سوید کە بەبێ هیچ گومانێک بۆتە مۆڵگای تیرۆر و داڵدەدانی تیرۆرستان ئەمە بێ لەوەی سزایان سەپان بەسەرماندا لە پەیوەندی بە چەکەوە. وەک ڕێبەرانی هەلسینکی و ستۆکهۆڵم ئاماژەی پێ دەکەن و توێژەکان بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی تورکیا دەستیان پێ کردووە. ڕێبەرایەتی تورکیا لە ماوەی ڕابردوودا نیگەرانی خۆی دەربڕیەوە لەسەر داوای ئەندامەتیمان لە ناتۆدا دەمەوێت قسە لەسەر و نیگەرانیانە بکەم. فینلاند هەمیشە پەیوەندیەکی فرەلایەن و دووقۆڵی هەبووە لەگەڵ تورکیادا وەک هاوپەیمانەکانی ناتۆ ئێمەش ئاسایشی تورکیا بە هەند وەردەگرین بە هەمان ئەو شێوەیەی تورکیا ئاسایشی ئێمە بە هەند وەردەگرێت. دۆسیەی تیرۆریزم بە ڕشت وەردەگرین دژی هەموو شێوازەکانی تیرۆریزم دەبین بە شێوەیەکی کاریگەرانەش بەرەنگاریان دەبینەوە. ئێمە کراوەین بۆ باسکردنی بابەتیانەی هەموو نیگەرانەکانی تورکیا لە پەیوەندی بە ئەندامەتی ئێمەوە. ئەم وتوێژانە دەستیان پێکردووە و بەردەوامیش دەبن. جا بەڕێ سەرۆک
ئەم پشتیوانیەتان بۆ خواستی وڵاتەکانی ئێمە بۆ بوون بە ئەندام لە ناتۆدا و بۆ ڕەوشی ئاسایشمان زۆر گرنگن. لە ئێستاشدا بە ئاستی جیاواز دەستمان کردو بە دایلۆگ لەگەڵ وڵاتانی ئەندامی ناتۆدا بە تورکیاشەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەندرۆ یەکی لە پرسیارە گرنگەکانەوەی ینی بەڕای تۆ هەردوو وڵاتی فنلاند و سوید کامیانیان زیاتر بەلاوە گرنگە داکۆچیکردن لە پرەنسیپە دیموکراتیەکان یا بوون بە ئەندامەتی ناتۆ؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. لە ڕووی تێوریەوە نابێت جیاوازیەکە بێت لە نێوانیاندا. وەک پرەنسیپێک پێویست بوو ناتۆ هاوپەیمانێتیشی وڵاتانی دیموکراتی بووایە، بەڵام بە پێی مێژووی ناتۆ وەها نییە. کاتێک یۆنان و تورکیا لە ساڵی 1952دا بوونە ئەندام، هیچ یەکێک لەو دوو وڵاتە نەدیموکراتی بوون و لە ڕاستیشدا سیستەمێکی کراوەی سیاسیشان نەبوو. لە ساڵی 1967دا یۆنان بۆ ماوەی 7 ساڵ بوو بە وڵاتێکی دیکتاتۆر. تورکیا بە درێژایی ئەو ساڵانە بەردەوام دیکتاتۆر بووە. ئەمە پرسێکی گرنگە، چونکە بەشێکە لە کێشەی ناتۆ و ئەم هاوپەیمانێتیە قسەی لەسەر دیموکراتی دەکرد، بەڵام لە هەنگاوەکانیاندا وەها نەبووە. کێشە سەرەکیەکە ئەوەیە تورکیا داوای هەندێک شت دەکات لە فنلەند و سوید کە حکومەتەکانی ئەو دوو وڵاتە ناتوانن بیکەن. پێشتر گوێمان لە جۆ بایدن بوو باسی لە دیموکراتیەکی بەهێزی ئەو دوو وڵاتە دەکرد لەگەڵ دامەزراوە بەهێزەکانیاندا. جایشێک لە دامەزراوە بەهێزەکانیان دامەزراوەی دادپەروەریە. هەروەها لە خۆوە ناکرێت کەسێک بنێریتەوە بۆ وڵاتێکی تر، چونکە ئەو وڵاتەی تر دژی ئەو کەسانەیە. پێویستە زەمینەی یاسایی هەبێت. ئێمەش لە ڕۆژئاوا مافی پاراستنمان هەیە لە کاتی بەدەستەوەدانی هەر کەسێکدا. ناتوانرێت کەسێک بدەیتە دەست وڵاتێک کە دەشێت ئەشکەنجەی ئەو کەسە بدات یان ڕوبەڕووی دادگایکردنێکی ناڕەوا بکرێتەوە. جا کێشەی تورکیا بەڕاستی کێشەیەکی ناخۆییە. ئەگەر تورکیا بە شێوەیەکی جیاواز کاری بکردایە و تۆماریشی باشی مافەکانی مرۆڤی هەبوایە، ئەوە دەرفەتێک دەبوو خەڵکی بدرایەتەوە دەست ئەگەر داواکانی گونجاو بن. بەڵام ئەو ڕۆژەی تورکیا هەیەی هیچ دەرفەتی بۆ نەهێشتۆتەوە. لێرە لە ئەمریکا بینیمان تورکیا داوای بەدەستەوەدانی چەند کەسێکی دەکرد. ئەمە ڕووی نەدا و ڕۆژ نادات، چونکە پێویستە ڕەچاوی هەندێک یاسایی دیاریکراو بکرێت. دەشزانیت حکومەتی تورکیا گەمژە نییە و هێندەش دەزانێت کە ئەو داوایانی کردوونی جێبەجێ ناکرێن. پرسە سەرێکیەکە لەوەدایە تورکیا بە هیوایە چی دەست بکەوێت، دەیەوێت چی دەست بکەوێت لەو داوە بەرەیانی کردوونی کە داوای زۆر بێمانان. جا بەڕاستی نازانم چی دەوێت، بەڵام لەوانەیە شتێکی تری بێت. یەکێک لەو شتانی تر کە تورکیا داوای کردوانی بەپێی ئەو هەواڵانەی کە لە هەندێک لە سەر چاوەکانی هەواڵدا بڵاو بوونەتەوە، تورکیا داوایەوە کە هەرێمێکی ئاسایشی بۆ دابنرێ لە سنووری باشووری تورکیادا. هەڵبەتە ئەمە هەرێمی کوردستانی عێراقیش دەگرێتەوە، هەروەها ناوچە کوردنشینەکانی سووریا لە باکووری سووریادا ئەو ناوچانەش دەگرێتەوە. ئەم داوایە یعنی پێ دوایە ئەمەی بۆ جێبەجێ بکەن ئەگەر بێت و داواکانی تری جێبەجێ نەکرێ؟ ئەمەش پرسیارێکی زۆر بەسوودە. بەپلەی یەکەم پەیوەندی نییە بە سروشتی کاری ناتۆوە و ناتۆ سەر و سەودا ناکات لەگەڵ ڕووداوەکانی سنووری باشووری تورکیادا. حکومەتی تورکیاش دەزانێت ئەو ناوچانە بەشێک نین لە سنووری کاری ناتۆ. خاڵی دووەمیش بێگومان پەیوەندی بە لێدوانەکەی جۆ بایدنەوە هەیە کە وتی وڵاتەکان بڕیاری سربەخۆیانەی خۆیان دەدەن لە ڕووی ئاسایشیەوە. ئەگەر فنلەند و سوید بیانەوێت ببنە ئەندامی ناتۆ، ئەوە مافی سربەخۆیانەی خۆیانە. ئەمەش بۆ مانایە تۆ ناتوانیت بڕیاری ئاسایشی بدەیت بەبێ ڕاوێشکردن لەگەڵ خۆیاندا وەک ئەوەی رووسیا لە ئۆکرانیا دەیکات. بەبێ هیچ گومانێک تورکیا ئەو مافە سربەخۆیانەی نییە تا تاگلایانە هەرێمێکی ئاسایشی لە سووریادا دابنێت بەبێ پەسەندکردنیشی دیموکراتیانەی خەڵکی ئەوێ، چونکە بەدڵنیاییەوە دەبێتە کێشە. ئەم داوای تورکیا جا ئەگەر لە حکومەتەوە بێت یان وەک باست کرد لە میدیاکانەوە بڵاوکراوەتەوە لە ئێستادا هەر ئاوەهایە. با ڕاستگۆ بین ئەوەی تورکیا دەیەوێت بیکات ئەوەیە کە داگیرکردنی عەفرین و داگیرکردنی هەندێک شوێنی تری دیاریکراوی لە باکووری سووریای بۆ مۆر بکرێت. دەیڵێمەوە ئەو شتانە هەمووی پێچەوانە و دژی کارەکانی ئێمە لە ناتۆ و دژی یارمەتیدانەکانیشن بۆ ئۆکرانیا. گۆڕینی دیموگرافیای ناوچەکانیش بەپێی یاسای نێونەتەوەی قەدەغەکراوە. لە پەیماننامەکانی ژنێڤدا
زۆر ڕوون و ئاشکران کاتێک ناوچەی کەسێکی تر داگیر دەکەیت جا لەبەر هەر هۆکارێک بێت خەیران بێت یان بەهانەوە چوونی کارەساتە سروشتەکان بێت جا هەرچیەک بێت ئەوە ناتوانیت و ڕێگەشت پێ نادرێت دیموگرافیای ئەو ناوچەیە بگۆڕیت. ئەمە ڕێک ئەوەیە کە تورکیا دەیەوێت بیکات. پێشتریش تورکیا ئەم کاری کردو وەک ئەوەی لە ساڵی 1974ەوە لە قوبڕوس دەیکات. تورکیا ڕێک دژی ئەو پرینسیپانەیە کە ئێمە خەباتی بۆ دەکەین لە ئۆکرانیا. دەزانین رووسیا دەیەوێت دیموگرافیای ناوچەکانی ئۆکرانیا بگۆڕێت، هەر بۆیە باشترین ڕێگە بۆ تورکیا ئەوەیە ئەو ڕێگەی گرتوێتە بەر دەستبەرداری بێت و لە ڕێی دانوستاندنەوە لەگەڵ دراوسەکانیدا بگاتە ڕێکەوتن و هەوڵ بدات بگاتە چارەسەرێکی وتوێژ لەسەرکراو لەگەڵ دانیشتوانی کوردی ناو تورکیادا. من ناڵێم ئەمە کارێکی ئاسانە و بە ڕێگەی دیموکراتیانە دەکرێت و چاودێری مافەکانی مرۆڤ بکرێت، بەڵام ئەوە چەندان ساڵە ئەنکەرە بەردەوامە لەسەر ئەو سیاسەتە بۆیشی چۆتە سەر، ئیتر بۆچی لە ئێستادا خۆی سەغڵەت دەکات. ئەم هەڵوێستانی کە تورکیا دەینێنێت چەندێک لە بەرژەوەندی رووسیای ڤلادیمیر پوتیندایە. نازانم دڵنیانیم لەوەی ئایا ئەو هەڵوێستانی تورکیا بەمەبەستە یان نا بۆ پشتیوانی لە پوتین، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی دەرن بۆ پوتین. تورکیا کەوتۆتە پێگەیەکی قورسەوە لەگەڵ رووسیادا. با لە بیرمان نەچێت تورکیا و رووسیا مێژوویەکی درێژی سەخت و ئاڵۆزیان هەیە لە نێوانیاندا. ئەو ناوچەی ئێستا بە باشووری ئۆکرانیا ناو دەبرێت بەشێک بۆ لێ ئەمپراتۆریەتی عوسمانلی و تورکیاش نیگەرانی هەیە لەسەر هەڵدانەوەی رووسیا کە دەشێت ڕۆژێک لە ڕۆژان ببێتە مەترسی بۆ سەر تورکیا. هەر بۆیەشە ئەندامەتی تورکیا لە ناتۆدا بۆ خۆپاراستنە لە پەیوەندی بۆ بابەتەوە. بەرژەوەندی تورکیا لەوەدایە کە ناتۆ بەهێز بێت لە کاتێکدا هەستی نیگەران ئامێزی هەیە لە بەرامبەر ئەو کارانەی پوتین دەیان کات. هاوکات تورکیا دەیەوێت پەیوەندیکی باشیشی هەبێت لەگەڵ پوتیندا، جا بۆیە ڕەفتاری تورکیا لە ناتۆدا دەشێت هان دەربێت بۆ پەیوەندیکی باش لەگەڵ پوتیندا. خاڵی سێهێمیش شتێکە کەم باز دەکرێت و بریتێ لەوەی وڵاتان وەها لەم قەیرانە نێونەتەویانە دەڕوانن کە بەلایەنەوە گرنگ نییە کێ و کێ شەڕەکە دەکەن، بەڵام بەلایەنەوە گرنگە چۆن ئەو شەڕانە کاریگەری دەکاتە سەریان. تورکیا دەبینێت چۆن ڕۆژئاوا یەکگرتووە و تووڕەشە لە کارەکانی پوتین. ئەوە دەبێت نیگەرانیشی هەبن کە ڕۆژێک لە ڕۆژان دەشێت ئەو یەکگرتوویە و ئەو تووڕەیەش بەسەر خۆیدا بشکێنەوە. بۆ نمونە حکومەتی هەنگاریا کاتی خۆی زۆر یارمەتی دەر نەبووە، دواتر هەڵوێستی گۆڕرا چونکە لەوە نیگەران بوو ئەم یەکگرتوویە و تووڕەیە بەسەر خۆیاندا بشکێنەوە. جا حکومەتە سەرکوتکارەکان کاتێک ئەمە دەبینن کە خۆشیان بەشێکن لە هاوپەیمانێتی ڕۆژئاوا پێیان وایە ئەو یەکگرتووی ڕۆژئاوا ببینن کە یارمەتی دەر و هاندەریش بێت بۆیان، پێویستی شەجی نیگەرانێکی زۆر بێت بۆیان تا لەو ڕێبازانە لا نەدەن کە ڕۆژئاوا دەیان ساڵە پێیان دەڵێت ڕێبازی ڕیفۆرم و مافەکانی مرۆڤ و دیموکراسی. ئەوانە ئەو ڕێبازانە نین کە ئەوان گرتویانەتە بەر، هەر بۆیە سەروەختێکی زۆر قورس و سەخت لە بەردەمیاندایە. ئەندرۆ دەگەڕێمەوە بۆلات. ئەنکەرە دەڵێ ئەو هەڵەیی پێشتر کردوێتی جارێکی تر دووبارەی ناکاتەوە وەک ئاماژەیەک بە ئەندامەتی وڵاتی یۆنان لە ناتۆدا و دەژڵێت ئەسینا کاراسانی بۆ تێرۆریستان دەکات. NATO bir güvenlik teşkilatıdır. پێمان ڕاگەیاندن و پێمان وتون ناتۆ ڕێکخراوێکی ئاسایشیە. بەبوونی ڕێکخراوە تیرۆریستەکان قایل نامین لەناو ئەم ڕێکخراوە ئاسایشێدا. ئەوانەی لە ڕابردوودا بوونەتە ئەندام ئاوا بوون و تەواو بە ئەڵمانیا و فەڕەنساشەوە. یۆنان و فەڕەنسا هاتوون و ڕۆیشتون، بەڵام مەخابن حکوومەتی ئەو کاتی تورکیا زەمینەی ڕەخساند تا فەڕەنسا و یۆنان بگەڕێنەوە ناو ناتۆ. جا چی ڕوویدا کە گەڕانەوە؟ بۆ نمونە ئەمریکا بنکەیەکی لەشکری لە یۆنان دانا. ڕێکخراوە تیرۆریستەکەی فەتۆ لە ڕێی یۆنانەوە سەردانی ئەوروپا دەکات و یۆنان ئەو لیستی تیرۆریستانەی داومانەتێ فەرامۆشی دەکات تا ئێستاش هەردەیان پارێزێت. ئەوەی جێی سەرنجە لەم دۆسەیەدا جیاوازیە لە لێدوانەکانی سەرۆکی تورکیا و کاربەدەستانی تری ئەو وڵاتەدا. سەرۆکی تورکیا مکوڕە لەسەر هەڵوێستی خۆی لە کاتێکدا کاربەدەستەکانی تری ئەنکەرە بە زمانێکی دیپلۆماتیانە لێدوان دەدەن. ئێمە تورکیایەکی 85 ملیۆن کەسین، لە ڕابردووشدا خراینە بەر ئاوها ڕۆژێکەوە، بەڵام بەبێ هیچ گومانێک نامانەوێت جارێکی تر ئەو ڕۆژە ببینینەوە و سووریشین لەسەر ئەم ڕێبازەمان. بە دۆستەکانمان ڕاگەیاندۆ و دەڵێن نابۆ ئەندامەتی فینلاند و سوید لە ناتۆ و بەردەوامیش دەبین لەم فشارەمان. لەگەڵ ئەم هەموو لێدوان و جەختکردنەوەی تورکیاگە لە پەیوەندی بەو هەڵوێستەیەوە، بەڵام پێناچێت پشتیوانیەکی ئەوتۆی لێ بکرێت لە ناو ئەو هاوپەیمانەتی ئەم بەر و ئەو بەری ئۆقیانوسی ئەتڵانتیکدا.
ئێمە پرینسیپی دەرگای کراوەمان هەیە. دەرگای کراوەش دەڵێت ئەگەر وڵاتێک پێوانەکانی ئەندامەتی ناتۆی هەبێت و بتوانێت نیشانی بدات دەتوانێت بەشداری هەبێت لە ناتۆ و ئاسایشی ئەوروپادا، ئەوە پێویستە پەسەند بکرێت. ئەمە ئەو پرینسیپەیە کە سەرۆک بایدن زۆر دەمێکە و پێش ئەوەی بچێتە ئۆڤڵ ئۆفیس بڕوای پێبووە. فینلاند و سوید ئەو دوو وڵاتن کە زۆر ڕوون و ئاشکرا هەڵگری ئەو ڕێو شوێنانن. ئەمریکا وەک کاراسانیکردن بۆ گەیشتن بە ڕێککەوتن و ڕەوانەوەی نیگەرانیەکانی ئەنکەرە بەشدارە لەو توێژەکاندا و دەشڵێت ئاماژەکانیش ئەرێنین. ئێمە دڵنیاین لەوەی لە کۆتاییدا فینلاند و سوید لە پرۆسەیەکی کاریگەر و کارادا دەگەنە ئەندامەتی و نیگەرانیەکانی تورکیاش دەڕەوێنەوە. فینلاند و سوید ڕاستەوخۆ لەگەڵ تورکیادا لەسەر ئەم بابەتە کار دەکەن. ئێمەش بۆ کاراسانیکردن لەگەڵ تورکەکاندا و توێژ دەکەین. لەگەڵ هاوشانە تورکەکەمدا قسەم کردووە. وەزیری دەرەوەشمان لەگەڵ هاوشانی خۆیدا و توێژی کردووە لە نیویۆرک. هەستێکی باشمان هەیە لەسەر ئەوەی ئەم دۆسیە بەرەوکوێ دەڕوات. بێگومان سەرۆک بایدن و سەرۆکی فینلاند و سەرۆک وەزیری سویدیش ئەو متمانە و دڵنیایی خۆیان دەربڕیوە. ئەندرۆ بەڕای تۆ ئەگەر بێت و تورکیا سوور بوو لەسەر ئەم هەڵوێستەی خۆی کە هەیەی لە ناو ناتۆدا چی ڕووەدا؟ ینی سوید و فینلاند وەرناگیرێن وەکو ئەندام؟ سپاس، ئەمە پرسیارێکی گرنگە. لە ڕووی تەکنیکیەوە تورکیا بە تەواوەتی مافی خۆی بەکاردەهێنێت بۆ ڕێگەگرتن لە ئەندامەتی سوید و فینلاند، بەڵام کاری دیموکراتیانە هاوڕایی پێویستە. لە ڕابردووشدا نمونە هەن لەسەر ئەم بابەتە. وڵاتێک بۆتە ئەندام و وڵاتانی تریش نیگەرانیان هەبووە. تورکیا لە ساڵی 1952دا ویستی ببێتە ئەندامی ناتۆ، یۆنانیش هەر لە هەمان ساڵدا ویستی ببێتە ئەندام. بەهۆی کێشە درێژخانەکانی نێوان ئەو دوو وڵاتەوە هەردووشیان وەرگیران. یان لە ساڵانی هەشتاکاندا کاتێک ئیسپانیا ویستی ببێتە ئەندام، بەریتانیا نیگەرانی هەبوو ئەو جا دانوستاندن کرا لەسەر ئەو بابەتە. ئەگەر تورکیا توانی ڕێ لە ئەندامەتی ئەو دوو وڵاتە بگرێت، ئەوە پێم وایە ناتۆ ڕێگەیەکی تر بۆ ئەندامەتیان دەدۆزێتەوە. لەوانەیە ناتۆ بکەوێتە ڕێکخستن لەگەڵ لەشکرەکانی سوید و فینلاند تا ببنە بەشێک لە هاوپەیمانەتیەکە، وەک بڵێ ئەوەندە نزیک دەبن کە بە ئەندامەتی ناتۆ دابنرێن، بەڵام بە فەرمینا. بینیمان ئەمریکا و بەریتانیا متمانەی ئاساییشیان داوە بە سوید و فینلاند بەرلەوەی ببنە ئەندامی ناتۆ. هەمیشە ڕێگەیەکی تر هەیە کە دەرفەت دەڕەخسێنێت بۆ پاراستنێکی گونجاوی ئەو وڵاتانە ئەگەر بە فەرمی نەکران بە ئەندام. سەرنجێکی تر هەیە لەسەر تورکیا، ینی زیاتر ئەمە ڕوبەڕووی ناتۆ دەبێتەوە. پێی دەگوترێ ئەڵێ ناتۆ ینی وەکو بڵێ بە بانێکە و دوو هەوایەیە ئیش دەکا لە کاتێکە گەورە کاربەدەستانی ناتۆ و تەنانەت وڵاتەکانی ئەندامانی ناتۆش ینی جەخت لەوە دەکەنەوە کە ئەم ڕێکخراوە ئاسایشیە ڕێکخراوێکە بۆ بەرەنگاربوونەوەیە بەرگریکردن، نەک بۆ هێرشکردن. بەڵام تورکیا ئەندامی ناتۆیە. تورکیا بەردەوام لە هێرشدایە. یعنی ئەوە باکووری عێراق وەکو وڵاتێک ئێماگە سەیری بکەین، ئەوە باکووری سووریا بە هەمان شێوە، ئەوە هەڵوێستی تورکیا لە دۆسیەی ناگۆڕنۆ کارەباغدا، پشتیوانیەکانی بۆ ئازەربایجان. ئەی ئەمانە نابێتە مای پرسیارێکی گەورە لەلایەن 29 ئەندامەکەی تری ناتۆکە کە ڕوبەڕووی تورکیا بکەنەوە؟ جا ئەمە دوو بابەتی جان دوشتی جیاوازن. یەکەمیان ناتۆ هێزێکی بەرگریکارە و تەنها بۆ داکۆچی لە خۆکردنە. بەندی 5 بەکارهێنرا کاتێک هێرشەکانی 11 سەپتەمبەر کرانە سەر ئەمریکا. ناتۆ بەشداری لە شەڕی باڵکاندا کرد وەک بەرپرسیارەتێکی مۆراڵی تا ڕێگە لە ژینۆساید بگرێت. ناتۆ ئاوەها کار دەکات، بەڵام ئەندامانی ناتۆ بەجیا دەتوانن هەر چیەکی دەیانەوێت بیکەن. بۆ نمونە لە ساڵی 1974دا حکومەت یۆنان حکومەتەکەی ئەو کاتێ قۆبڕۆسی ڕووخاند. ئەوە شەڕانگێزی بوو. ناتۆ نەیتوانی هیچ شتێک بەرامبەر بکات چونکە ئەرکی ناتۆ چاودێریکردنی کارەکانی ئەندامەکانی نییە لە دەرەوەی سنوورەکانیان چی دەکەن یان نایکەن. حکومەتی تورکیا قۆبڕۆسی داگیر کرد، ئەوە شەڕانگێزی بوو. ناتۆ نەیتوانی هیچ شتێک بکات چونکە لە دەرەوەی کاری ناتۆ بوو. جا بەڕاستی ئەمە کێشەیە، بەڵام بە دڵنیاییەوە ئەندامانی ناتۆ خراپ ڕەفتار دەکەن. ڕخنەیەکی زۆر هەبوو لە ئەمریکا بەهۆی ئەو کارانەی لە ساڵانی ڕابردوودا کردوونی. ڕخنەی گیراوە لە بەریتانیا، لە ئیسپانیا، لە یۆنان، لە تورکیا و وڵاتانی دیکەش. بەڵام
رەخنا لە سویسرا یان سوید یان فنلەند نەگیراوە چونکە لە دەرەوەی ناتۆ بوون بە دڵنیاییەوە ئەمەی باست کرد کێشەیە قسەی زل دەکەن لەسەر دیموکراتی و مافەکانی مرۆڤ بەڵام بە شێوەیەکی بەردەوام چاودێریان ناکەین بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە ڕاستە تورکیا ئەندامی ناتۆیە بەڵام ناتۆ لە ناگۆرنۆ کەرەباغ نەبوو ناتۆ لە باکووری عێراق نییە جا لەو ئاماژەیەدا پەیوەندی نێوان تورکیا و ئەندامانی تری ناتۆ لەم چەند ساڵی ڕابردوودا یەکێتی ئەوروپا دەستبەرداری ئەندامێتەکەی تورکیا بووە لە یەکێتی ئەوروپادا و تەنها شتێکیش کە گرنگە لە لای گراگرتنی دۆسەی کۆچبەرانە ئیتر ئاڵۆزی لە پەیوەندیەکانیشاندا هەن زۆربەی کردە لەشکریەکانی تورکیا لە دەرەوەی هاوپەیمانەتی ناتۆدان لە ئێستاشدا گۆڕانێک دەبینرێت لە هەڵوێستی تورکیادا بەرامبەر بە ناتۆ کە پێشتر هێندە بایەخی بە ناتۆ نەداوە جا ئەو گۆڕانە دەشێت بەهۆی شەڕی ئۆکرانیاوە بێت. بەڵام هاوپەیمانەتی ناتۆ لەگەڵ ئەو پرەنسیپانەی کە خۆی داکۆچی لێیەکە لە بەرامبەر تورکیا بێدەنگە. ناتۆ داکۆچی لە پرەنسیپەکانی پاراستنی ئەندامەکانی خۆی دەکات و ئەمەش ئەرکە سەرەکیەکەی ناتۆیە ئەگەر هێرش بکرێتە سەر تورکیا ئەوە ناتۆ داکۆچی لێ دەکات ئەگەر سوید و فنلەندەش بوونە ئەندام ئەوە وەک ناتۆ داکۆچی لە تورکیا دەکەن بەڵام کێشەکە لەوەدایە وەک گوتم هاوپەیمانەتی ناتۆ کۆنتڕۆلی کار و ڕەفتارەکانی ئەندامەکانی ناکات تەنها وڵاتێک کە تەواوی لەشکرەکەی لەژێر کۆنتڕۆلی ناتۆدایە ئەڵمانیایە لەبەر هۆکارە مێژوویەکان بەڵام بۆ نمونە بەریتانیا هەرچێکی بوێ لە دەرەوەی ناتۆ دەیکات هەرچەندە بەشێک لە هێزی لەشکری بەریتانیا وابەستەیە بە ناتۆوە لێرەدا پێویستە بە وریایە ئەو بابەتە جیابکەینەوە کە وڵاتەکان وەک خۆیان چی دەکەن نایکەن بەڵێ دروستە هەندێک دۆسێ هەن بۆ نمونە تورکیا کێشەی تایبەتی هەیە چونکە وڵاتێکی دیموکراتی نیە و گوێ بە مافەکانی مرۆڤ نادات با سەیریکی یەکێتی ئەوروپاش بکەین و ئەو کێشانی لەگەڵ پۆڵەندا و هەنگاریا هەیەی لە 20 ساڵی ڕابردوودا هاوپەیمانەتی ڕۆژئاواش کێشەی خۆی هەبووە لە ڕووی دیموکراتیەوە جائیتر نازانم ئایا شەڕی ئۆکرانیا ئەمە دەگۆڕێت یان نا. ئەندرۆ بەر لەوەی بچمە بەشی کۆتایی بەرنامەکەمان جیاوازی هەیە لە نێوان لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان و گەورە کاربەدەستانی تری حکوومەتی تورکیادا ئەردۆغان زۆر بە ڕاشکاوانە بێمنەتانە هەموو جۆرە لێدوانێکەدا لەسەر ئەم دۆسەیە لەسەر دۆسەیەکی تر کە پرەنسیپە دیپلۆماتیەکان ڕەچاو ناکا وەکو دەگوترێ بەڵام کاربەدەستانی تر بە شێوەیەکە خەڵک بڕوا بە کامیان بکە. ئەمە پرسیارێکی زۆر باشە و من پێم وایە پرسیارێکە زۆر کەس دەیکات لە ڕاستیدا دەسەڵاتەکان لە تورکیادا لای سەرۆکە بێگومان دەشبێت وەزیری دەرەوە وەک گەورە دیبلۆماتی وڵاتەکە زیاتر دیبلۆماتی بێت و نیشانی بدات کە هەمیشە ڕێگایەکەیە بۆ چارەسەرکردنی نیگەرانەکان بەڵام لە کۆتاییدا دوا بڕیار لای سەرۆکە لەوانەی ئەو لێدوانانەی و داواکاریەکانیشی ڕاست بن بەڵام بێجگە لە خۆی کەس لە مەبەستەکانی نازانێت تەنانەت لەوانەیە وەزیری دەرەوەش نەیزانێت جا کێشەکە لەمەوە سەر هەڵدەدات کە بەلاتۆ گرنگ نەبێت پەیامی تێکەڵ و پێکەڵ یان پەیامی تۆکمە بنێرێت ئەگەر داوای شتێک بکەیت و کەس ناتوانێت بۆ دابین بکات ئەوە یان شتێکی ترت دەخەنە بەردەم کە لەوانەیە بتگەڕێنەوە بۆ سەوداکانی F-35ەکان یان لەوانەیە هەندێک متمانەی ئاسایشت بدرێتێ یان هەر هیچ دەست نەکەوێت خاڵە سەرشەکە لای من لەوەدایە کە ناتۆیەکی بەهێزت هەبێت لەم دۆسیە رووسیادا لە بەرژەوەندی تورکیادای و بەڕاستیش خراپترین شتێکیش ئەوەیە کە دوو ئەندامی نوێیت هەبن لە ناتۆدا فنلەندا و سوید لەو لاشەوە تورکیا دژایەتی ئەندامێتەکەیان بکات ئەوە بە دیبلۆماتیکی گەورە نابینم. ئەندرۆ من دەگەڕێمەوە وڵات وڵاتانی تری ئەوروپاش هاوڕان و ئاماژەش بەوە دەکەن ئەو توێژانەی دەکرێن بەرەو ئەوە دەڕوا هاوڕایی بێتە ئاراوە ئەگەر چی جیاوازیەکانی هێندەی تر قوڵ بن. هەز دەکەم زۆر وڵاتی تریش دەیانەوێت هەمان هەنگاو بنێن ئەگەریش بتەوێت خواستی گشتی بزانی سەبارەت بۆ ئەندامێتیانە ئەوە پێویستە هەر ئێستا بە خێرایی فینلاند و سوید ببنە ئەندام جا من بڕوام وایە لەم کاتەدا زۆر هەوڵ دەدرێن تا بە سەرکەوتووی بڕیارێکی هاوبەش بدرێت ئێمەش بەشداری دەکەین و کاریگەرانەش کار دەکەین تا هاوڕایی بێتە ئاراوە جارێکی تریش دەیڵێمەوە زۆر دڵنیام کە بەم زوانە ئەم هەوڵانە بۆ هەمومان گونجاو دەبن. بێگومان هەمومان تێبینی لێدوانەکانی وەزیری دەرەوەی تورکیا و سەرۆکی تورکیامان کردووە کە چیان وتووە لە ئێستادا وتوێژەکان زۆر بە چڕی بەڕێوە دەچن لە نێوان وڵاتاندا و هەروەها لە ناو هاوپەیمانێتی ناتۆشدا منیش بڕوام بەوەیە لە کۆتاییدا دەگەینە ڕاو
هەڵوێستێکی هاوبەش. هاوپەیمانەتی ناتۆ دەڵێن نیگەرانیەکانی تورکیا بە ڕشت وەردەگرێت و هەوڵێکی چڕ و پڕیش دەدا تا تورکیا کێشەی نەمێنێ لەگەڵ ئەندامەتی هەردوو وڵاتی فنلاند و سویددا. لە نزیکەوە لە پەیوەندیداین لەگەڵ فنلەندا و سوید و تورکیا و هاوپەیمانەکانی تریشماندا پێم وایە یارمەتیدەر نابێت بچمە وردەکاریەکانی ئەو توێژانەوە، بەڵام بێگۆمان ئەو نیگەرانیانەی تورکیا باسییان دەکات چارەسەر دەکرێن، چونکە کاتێک هاوپەیمانیەکمان هاوپەیمانێکی گرنگ وەک تورکیا نیگەرانی ئاسایشی و نیگەرانی تریش دەدەبرێت، جا بەبێ هیچ گومانێک تەنها ڕێگەیەک بۆ سەر و سەوداکردنی ئەم بابەتانە کۆبوونەوەیە بۆ دۆزینەوەی زەمینەی هاوبەش و ڕێکەوتن لەسەر ئەوەی چۆن بەرەو پێش بچین. ئەندرۆ ئەگەر بێت و ئەو فشارانەی کە لەسەر تورکیا هەن بە تایبەتی بخۆ دەزانی زۆرێک لە وڵاتانی ئەندامی ناتۆ سزایان سەپاند بۆ سەر ڕەجەب تەیب ئەردۆغان و حکوومەتەکەی. ئەگەر بێت و ئەو فشارانە لەسەر ئەردۆغان لا ببرێت یا لەسەر تورکیا لا ببرێ ئەمە چەندێک دەبێتەوە بە دەرفەت بۆ ئەوەی لە ساڵی داهاتووە جارێکی تر ئەردۆغان سەرکەوتن لە هەڵبژاردننا بەدەست بێنێ. من دڵنیانیم سەبارەت بە سزاکانی ئەوروپا و ناشزانم زۆرن یان نا لەو سۆنگەوەیە کە یەکێتی ئەوروپا پارێکی زۆر دەدات بە تورکیا تا شەپۆلی کۆچکردن ڕابگرێت و ئەمەش تەنها شتێکە کە گرنگ بێت بەلای ئەوروپاوە. لە ئێستادا ئەمریکا تووشای لە سەودای فڕۆکەکانی جۆری F-35 دەرکردووە کە بێگومان ئەمە زیانیشی گەورەیە بۆ ئەنکەرە. کێشەی سەرێکی تورکیا کێشەی ئابووریە، گرانی و هەڵاوسانی دارایی وەک سەروەختی پێش هاتنی ئاکەپەی لێ هاتوۆتەوە. یەکێک لە دەستکەوتە گەورەکانی حکوومەتەکەی ئەردۆغان گەشەکردنی ئابووری و ڕیفۆرمکردنی دەوڵەت بوو. هەڵبەتە ئەمە لە سەرەتادا کارێکی بەرچاو بوو، بەڵام لە ئێستادا ئەمانە نەماون و ڕەوشەکەش خراپتر بوو. ترسێکی ڕەواش هەیە لەوەی ڕەوشەکە هەر بەرە و خراپتری زیاتر بڕوات و گەشەکردنی ئابووری نەمێنێت. ئەم جۆرە ڕەوشە لەوانەیە لە زۆر شوێندا هەبێت، بەڵام بە هەمان ئاستی ئەو کێشەی تووشیانە کە گرانی و هەڵاوسانی دارایی زۆرە. جا ئەم کێشە ئابووریە کێشە سەرێکیەکەی تورکیای و بڕیاردەریش دەبێت لە هەڵبژاردنەکەی ساڵی داهاتوودا، بەڵام دڵنیا نیم لەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ڕۆژئاوادا هێندەی کێشەی ئابووری کاریگەری هەبێت لەسەر ئەو هەڵبژاردنە. شتێکی تریشەیە کە تایبەتە بۆی کێ جێی سەرۆکی ئێستای تورکیا دەگرێتەوە، هیچ کەسێک بۆ هەتایە لەو شوێنەدا نابێت. بۆیە پرسیارەکە لەوەدا کێ جێی دەگرێتەوە. ئەردۆغان بۆ 25 ساڵە بەردەوامە لە دەسەڵاتدا، پوتینیش بە هەمان شێوە بووە. جا کاتێک یەکێک ئەو هەموو ماوەی لە دەسەڵاتدا دەمێنێتەوە ئیتر خەڵک دەپرسن ئەی دوای ئەوە چی دەبێت. بەڕاستی دیار نییە تورکیا لەم دۆسیەدا بەرەو کوێ دەڕات. ئەندرۆ کورد لە هەموو ئەم باسی کە ئێستا لەم بەرنامەیەدا کردمان هەر هیچ نەبێ بەشێ لە کورد نیگەرانیان هەیە. نیگەرانی لە چی لەوەی کە دووچاری شکستێک بن یاخو بکرێنە قوربانی لە پێناو سەودایەکی سیاسی و ئاسایشیدا. بەڕای تۆ ئەم جارەش کورد دەبێتەوە بە قوربانی؟ پرسیارێکی زۆر گرنگە. لە ڕاستیدا کورد لە تورکیا هەرگیز ئەمەیان لەبیر ناچێتەوە. بەڕاستیش لەو بڕوایەدام یەکێتی ئەوروپاش بایەخێکی ئەوتۆی پێنادات. یەکێتی ئەوروپا تەنها گرنگی دەدات بە دۆسی کۆچبەران و داوا دەکات شەپۆلی کۆچبەران ڕابگیرێت و ناوێت ئەوەی تورکیا پێشتر لە پەیوەندی بەم دۆسیەوە دەیکرد ئێستاش بیکات. تکاکەی ئەوروپا ئەوەیە تا تورکیا ڕێگە نەدات بە کۆچبەران و ئەوروپاش پارەت دەداتێ. یەکێتی ئەوروپا هەر گرنگی دەدات بەو دۆسیە. نیگەرانەکانی ناتۆ ئاسایش و ئۆکرانیای و هەروەهاش هێشتنەوەی رووسیا لە جێ خۆیدایە. کورد لە تورکیادا بە هیچ شێوەیەک نەکراوەتە بابەت لە هەموو ئەوانەی باسم کردن لە پەیوەندی بە کوردەکانی تریش لە بەشەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک هەرێمی کوردستانی عێراق. ناتۆ و یەکێتی ئەوروپاش هیچ نیگەرانیشیان نییە و لە ڕاستیشدا نایانەوێت قەیران ببینن. لە سووریاش بە هەمان شێوە ئەندامانی ناتۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا لەوانەیە خۆشحاڵ نەبن بۆی تورکیا لە سووریادا کردوێتی، بەڵام بە دڵنیاییەوە هیچ شتێکیان هیچ هەڵوێستێکیان نابێت لە بەرامبەر تورکیادا. با بەریتانیا بە نمونە وەربگرین. حکومەتی بەریتانیا پاش دەرچوونی لە یەکێتی ئەوروپا ڕێکەوتنێکی بازرگانی لەگەڵ تورکیادا مۆر کردووە تا جێی ئەو ڕێکەوتنە بگرێتەوە کە پێشتر لە ڕێی یەکێتی ئەوروپا کردبووی. ئەو ڕێکەوتنە هیچ مەرجێکی تیادا نەبوو سەبارەت بە مافەکانی مرۆڤ و سیاسەتی دەرەوەیی. بە هیچ شێوەیەک باسی ئەو بابەتانە نەکراوە لەو ڕێکەوتنانەدا. بەڕاستی ترسم لەوە هەیە قۆناغی ئەم 15 بۆ 20 ساڵی ڕابردوو کە قۆناغێک بوو حکومەتەکانی ڕۆژئاوا مافەکانی مرۆڤ و دیموکراتیان لە کرۆ
چیرۆکی سیاسەتی دەرەوەی خۆیاندا دانابوو بڕوات بەرەو قۆناغی تری جیاواز پاش ئەو هێرشەی رووسیا کردوێتە سەر وڵاتێکی دیموکرات و سربەخۆ ئەوەی ڕوودەدات کاردانەوەی یان ڕنگدانەوەی زۆر ناخۆشی دەبێت بەسەرمانەوە لە ڕاستیدا وەک سیاسەت لە ڕۆژئاوا ئێمە بیرمان چۆتەوە لە تورکیا چی ڕوویداوە یان لە عێراق و لە سووریا چی ڕوویانداوە بەڵام دەزانین کە ڕنگدانەوەیکی خراپیان دەبێت بەسەرمانەوە ئەمەش سیاسەتی دەرەوەیمانە لە ئێستادا. ئەندرۆ سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.